بینەرانی ئازیزی کورسات مەگەزین سڵاوتان لە بێوارەتان باش بێت کۆمەڵە بەرگە و بابەت و هەواڵ و زانیاری ئامادەی بە یارمەتی هاوکارانم پێشکەشتان یەکەم شانۆی ڕۆمیۆ و جولیێت یەکێک لەو چیرۆکانی کە بێگومان هەریەک لە ئێمە بە شێوازی جیاواز لە سینەماکان و لەسەر شان و لەسەر تەختی شانۆ ساڵانێکی زۆرە و چەندین دەیە یاخود لەم چەندی سەدەشە ئەم چیرۆکە بە بەردەوامی لە نێو بابەتە هونەریەکان و سینەمایەکانە ئەیبینین لە ئێستا بە خۆشحاڵیەوە بە کۆمەڵێک ئەکتەری دیارەوە لەسەر تەختی شانۆ لە شاری سلێمانی لە ئایندەیەکی نزیکە ئەم شانۆیە نمایشەکرێت. زۆرن ئەو داستان و چیرۆک و شانۆنامانەی کە باس لە چیرۆکی خۆشەویستی و لایەنی سۆزداری دەکەن. بەڵام یەکێک لە بەناوبانگترین ئەو چیرۆکانە چیرۆکی ڕۆمیۆ جۆلیێتە کە لە جیهاندا ناسراوە. زیاتر لە 2 مانگە ستافێک بۆ پەڕی خۆشەویستیەوە سەرقاڵی پرۆڤەکردن و ئامادەکارین بۆ ئەوەی بتوانن لە مانگەدا شانۆی ڕۆمیۆ جولیێت لە شاری سلێمانی نمایش بکەن. شانۆنامەی ڕۆمیۆ جولیێت لە نووسینی نووسەری بەناوبانگی جیهانی ویلیام شکسپیرە و لە دەرهێنانی دکتۆر فازڵ جافا. شانۆنامەی ڕۆمیۆ جولیێت یەکێکە لە شانۆنامە بەناوبانگەکان تەنانەت لە ناو شانۆنامەکانی شکسپیریشە لە ڕێزبەندی کارەکانی ئەوە پێگە و جێگەیەکی تایبەتی هەیە چونکە ڕەنگە باشترین شانۆنامە بێ تا ئێستا دەربارەی خۆشەویستی و دەربارەی کێشەکانی خۆشەویستی پەیوەندی گەنج بە یەکترەوە کاتێکەونە سۆزداری و هەمان کاتە ئەو کێشانەی کە دێتە ڕێگایە ئەو بربەستانەی کە بێتە هۆی ئەوەی نەگەن بە یەک بە ئارەزی خۆیان بۆ یەک نەبن. ئەجا بۆیە ئەم شانۆنامەیە لەو ڕۆوە بووە بە مۆرکی یا بووە بە سوناسی شکسپیر. زۆرجار لە وانەکانمە لە زانکۆ لە قوتابیەکانمە پرسیێم ئەموت شکسپیر کام شانۆنامی لای ئێوە زۆر بەناوبانگە ڕەنگە لە شانۆکارێ بپرسی بڵێ هاملێت بەڵام کە لە خەڵکی سادە ئەپرسی لە توێژی گەنج ئەپرسی کام شانۆنامەی شکسپیر بەناوبانگترینە و بەنسبەت ئێوە شکسپیر بێتە با بڵێن شناسێک بۆ شکسپیر یەکسەر پێت دەڵێن شانۆنامەی ڕۆمیۆ و جولیێت. هەندێکا بەدەما بکەوت زەمانە گەنجەکە ئێوەش سەمان بکە وەک دەزانین شانۆنامەی ڕۆمیۆ جولیێت یەکێکە لەو شانۆنامانەی کە چەندین دەرهێنەر ئەو دەقەی بە تایبەتمەندی جیاواز خستۆتە سەر تەختەی شانۆ و تەنانەت هەوێنێک بووە بۆ بەرهەمهێنانی چەند فیلمێکی سینەمایی هەر بەو ناونیشانە. ڕاستیش چەند ساڵێکە من بیر لە ڕۆمیۆ و جولیێت ئەەکەم و حەزەکەم ئیشی تیا بکەم ئەویش بێگومان هۆکاری خۆیە هۆکارەکەش ئەوەیە کە یەک شانۆنامەیە کە دەربارەی خۆشەویستیە ڕۆمانسیە 2 شاعریەتی تایە 3 سەما و ئاواز و مۆسیقای تایە ئەو مۆسیقایانەی کە تا ئێستا دانران بۆ ڕۆمیۆ و جولیێت لەلایەن باشترین با بڵێن کۆمپۆزەرەکانی مۆسیقاوە وەکو چایکۆفسکی وەکو پرۆکۆڤیف هونەرمەندی تریش مۆسیقایان بۆ داناوە ئەمجا شەڕ و پێکدادان و کێشە و ململانەی تایە هەموو ئەم شانە بێگومان جگە لە پەیامەکەی جگە لە مەسجەک ئینسانیەکەی وا لە دەرهێنەرەکە کە حەز بکە بیخاتە سەر شانۆ. دکتۆر وەکە زانین کۆمەڵە دەرهێنەری تر کە شانۆنامەی ڕۆمیۆ جولیێتیان کردو بە نمایش هەروەها ڕۆمیۆ جولیێت یەکێکە لەو شانۆنامانەی کە کراوە بە فیلمی سینەماییش پێ دوایە ئەم نمایشی تۆ تایبەتمەندی و جیاوازی لەگەڵ بەرهەمەکانی دیکە چیە بێت ستایلی کارکردنی تۆ چ گۆڕانکاریەکیە بێت؟ من بێگومان ئێمە من ناڵم ستایلی من باشە یان خراپە ئەوە لێ ئەگەڕێن بۆ خەڵکی کە ئەو بابڵێن ئەو هەڵسەنگان نەبکە بەڵام بێگومان من ئەزانم کە ئەو شازێ من کاری لەسەرکەم جیاوازە ئەم جیاوازیش هەر لە نەک لە ستایلی بڵێن دەرهێنانەوە بگرە لە جۆری ڕەفتارکردنم لەگەڵ دەخەکەەوە ئەوەی کە ئێمە پێڵێن دراماتۆرگی ئەم ینی بڵێن ئەم
ئەم شێوازە ئێمە کارمان لەسەر کردووە لە ڕوویدا داڕشتنەوەی دەقەکە و لە ڕووی کارکردن لەسەر دەقەکە لە ڕووی دراماتۆرگیەوە بێگومانم لەوە جیاوازە بێت. دکتۆر ڕۆژانە کە ئەم پرسیارە پێچێت کەمێک تایبەتی بە ڕۆژانەکەی تە ئێرە بۆ ڕاهێنان لەگەڵ کۆمەڵی گەنج و ئەکتەری بەتوانایە بۆنی مەسرح کەشی مەسرح چی بە دکتۆر بەخشیوە؟ خۆی ئەم پرسیارە زۆر گرنگە بۆ من لەم تەمەنەیە پاش هەفتە بێم مەسەن ڕۆمیۆ جولیێت بکەم بێگومان من ئەگەڕێمە بۆ تافی گەنجێتی لەگەڵ ئەم لاوانە لەگەڵ ئەم گەنجانە کە کارەکەم وزەیەکی نوێم دێتەوە بەر ئەو وزە پۆزتیڤە من لەوانەیە وەرەگرم ئەوان ڕەنگە زانیاری و ئەزمون لە منەوە وەرگرن بەڵام من وزە لەوانەوە ئەوان وزەم پێ ئەبەخشن وزەیەکی گەنجانە. کاتە توانیم بڵێن دکتۆر فازڵ بە بۆن و بە کەشی شانۆ سەر ستەیج ئەژی؟ دروست وایە و بەڕاستی یعنی ئەوە بۆ من پاڵنەرێکی زۆر گەورەیە وزەیەکی زۆر پۆزتیڤم پێبەخشێ شانۆ بەگشتی بە تایبەت و داهێنان بەگشتی هەمیشە وا لە ئینسان ئەکا وا لە مرۆڤ ئەکا کە باشتر بژێ بە کوالیتی بژێت. سوێن بەمان مەخۆ چونکەمان بەردەوام لە جێگەوکەیە. شانۆی ڕۆمیۆ و جولیێت چەندین ئەکتەری دیار و بە ئەزمون بەشدارن تێیدا و ڕۆژانە کاتێکی زۆریان تەرخان کردووە بۆ ڕاهێنانەکانیان بۆ ئەوی بتوانن لە داهاتوویەکی نزیکدا باشترین نمایش پێشکەش بە بینەرانیان بکەن. سڵاو لێ بە جولیێت، هەست چۆنە کە ڕۆڵی جۆلیۆتە بینیت لەم شانۆیە؟ سڵاو لە ئێوەش بە خێراتتانەکەم وەکو ئاگادارن ئەمە ماوەیەکە مەڵین 2 مانگە خەریکی پرۆڤەکردین بۆ تازەترین کاری شانۆیمان ڕۆمیۆ و جولیێت. بۆ من ڕۆڵی جولیێت جیاوازێکی هەیە لە چاوکارەکانی ترمە بە بڵێن دەخەکە ڕۆمانسی تراژیدیە و کارکتەری من یەکەم جارانی کارکتەرە وەرگرم کە بەشێکی ڕۆمانسی بێت بۆیە هەوڵم ماوە جیاوازیەک دروستکەم لە چاو کارەکانی ترمە و لەم کارەشا جیاوازتر دەرکەوم. خۆم دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانم شانۆم تەواو کردووە بێگومان دوێەوە کە هاتمەتە سینەما ئێستا خەریکم هەردووکیانەکەم ینی شانۆکەش و سینەماکەشەکەم هەست دەکەم ئەتوانم هەردووکیان بەیەکەوە بکەم. تایبەتمەندی ئەم شانۆگەریە کە پشداریت کردووە چییە جیاواز لەو کارانی ترکە کردوتە؟ بێگومان تێکەڵ خەڵکێشێک هەیە لە ناو ئەکتەرەکانە کە ئێمە لەگەڵ مامۆستاکانی خۆمانە نواندنەکەین کە ئەوەش خۆشحاڵی بوو ئێمە پێشتر لە پەیمانگە ئەو مامۆستانە دەرسیان بێمەوە تۆتەوە ئێستا من خەریکم نواندنیان لەگەڵاکەم ئەمە بۆ من زۆر خۆش و زۆر جیاوازیشە. وەکۆزەین چەندین جار شانۆنامەی ڕۆمیۆ و جولیێت لەلایەن دەرهەنەرانی ترەوە کراوە بە نمایشی شانۆی هەروە فیلمیش هەیە لەسەری تا چەند بینەری ئەوانە بووی کە بتوانیت سێریان بکەیت؟ 2 فیلم دروست کراوە لەسەر ڕۆمیۆ و جولیێت هەردووکیانم بینیوە و پێشتر ئۆکە هێنە شانۆگەریم بینی و بەڵام کاتێک کە پێیان وتم بۆ ئەم شانۆگەریە کۆمەڵی ریسێرچم کرد بۆی بزانم شێوازی ئیشکردنەکە چزان وڵاتانی دەرەوە چۆن ئیشیان تا کردووە یا کارکتەری جولیێت چۆنە شتێ بکەم کە لەوان جیاوازتر بێت یان بتوانێت یارمەتیم با بۆی نزیک ببمەوە لە کارکتەرەکەم بۆیە بێگومان ریسێرچێکی باشم بۆ کردووە. ئێمە ماوەکی کەممان ماوە بۆ نمایش چاوەڕوانتانین هیوادارین کارەکەمان لە ئاس چاوەڕوانی ئێوەیە بێت. جولیێت بانگەشتانەکات بۆ نمایشی شانۆی ڕۆمیۆ و جولیێت.